بارایان بەڕگەیەکمان بۆ ئامادەکردوون کاویش سەبارەت بە بەڕێوەچوونی مەراسیمیکردنەوەی ماڵی کەلەپووری ئەحەی کوڕنوو لە شاری سلێمانی جا ئەحەی کوڕنوو با پێتان بڵم کێیە. ئەحەی کوڕنوو ئەحمەد فەقی ڕەشید کێکێک بووە لە کەسایەتیە دیار و دێرینەکانی شاری سلێمانی جا بەچی ناسرابوو بە قسە خۆشی و ئامادەیی وەڵامدانەوە ناسرابوو. جا ئەم کەسایەتی دیار فۆلکلۆرە لە ساڵانی 50-60ەکانە ژیاوە و بەهۆی کارەکەیەوە توانیوێتی ئاشنایەتێکی زۆر لەگەڵ نوخبەی ڕۆشنبیری ئەو سەردەما هەبوو کە بڵین کارەکەشی ئەوە بوو کە زۆر بێکە شەربەت فرۆش بووە و بەهۆی بەرهەمی هوەری و تەمسیلی و دێرینەکانە بەشداری کردو زیاتر ناسراوە. پاشەوەی کۆمەڵی هوەری میلی کوردستان سەرقاڵی ئامادەکاری و ڕێخستنی ماڵی کەلەپووری ئەحەی کوڕنوو بوون. دوجار ئەو کۆمەڵەیە ماڵی کەلەپووری ئەحەی کوڕنوویان لە مەراسیمێکدا کردەوە و بێگومان ئێمە وە کورسات مەگەزین لەوێ ئامادەیمان هەبوو و هاوکارمان ڕەوەند لەوێ بوو و بڕگەیەکی سەبارەت بە ئەو شوێنە بۆ ئامادە کردوین کە سەبارەت بە ماڵەکەیە بەیەکەوە بینەرێ بین سەرپەرشتیاری ئەو ماڵە و ئامادە بووان ئەبینین کە با بزانین چیان وتووە لەسەر ماڵەکە. دیارە بەڕێستان ئەزان کە شاری سلێمانی بە پێ ئەو مێژوەی لە کۆنەوە تا ئێستا هەیەی لانکەی ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و پیاوماقوڵان بووە. لەو بوارانەشدا یەکێک لە پایە گرنگەکانی هونەر لە سلێمانی هونەری میلی بووە. لە ماوەی ڕابردووە تیپی هونەری میلی سلێمانی داوایەکیان لە شارەوانی سلێمانی کردبوو کە جێگایەکیان پێ بدا بۆ ئەوەی کە ببێت بە ماڵ و لانەیەک بۆ کۆکردنەوەی هونەرمەندان لە شاری سلێمانی. ئەو بوو شارەوانی سلێمانی ئەم ماڵەی دابوونێ بەڵام ماڵەکە لە ڕاستیە ماڵێکی کۆن بوو ڕووخا بوو ینی هیچ شتێکی بەسەریچەوە نەبوو. بۆیە هونەرمەندان سەردانی کێمەیان کرد لەگەڵ کەسایەتی نیشتیمانی ئەمە زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ کۆبوونەوە داوایان کرد کە ئەو هەمیشە پشتیوان و دۆستی هونەرمەندان بۆ کە ڕۆڵێک ببینێ لەوەی کە ماڵە نۆژەن کاتەوە بە جۆرێک کە شیاو بێ بۆ ئەوەی کە هونەرمەندان لێرە بتوان کۆبنەوە کار و چالاکیەکانیان تیا بکەن. لە ڕاستیە ماڵەکە خۆی مڵکی شارەوانیە بە کرێیەکی ڕەمزی ساڵانە سەرقفلانە دراوە بە تیپی هونەری میلی و بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ سەر لە نوێ هەر لە ئەساسەوە لە بنەڕەتەوە دەستی کرد بە نۆژەنکردنەوەی ئەم ماڵە و ئێستا خۆتانی بینن کە ماڵێکی جوان و خنجیلە لەسەر ئەو شێوازی کەلەپوور و کللتورە کۆنەی بیناسازی کە لە کۆنا لە شاری سلێمانی هەبووە نۆژەن کراوەتەوە و تەواوی پێداویستەکانیشی بۆ دابین کراوە. ئەتوانین بڵین ئەمڕۆ سلێمانی پێێنێتە ناو قۆناغێکی ترەوە لە ڕۆی خزمەتکردنی هونەرمەندانەوە بە تایبەتی هونەرمەندانی میلی و لەمڕۆوە ئیتر هونەرمەندانی میلی شوێنی ماڵ و جێگایەکن کە تایە بتوان کۆ ببنەوە کارەکانیان بکەن و بیرۆکە بۆ کاری نوێ دابنێنەوە پێکاتی هەڵکەوتەی خانۆکە ژوایە توانرێت زۆر کار و چالاکی لە حەوشەیەکی فراوانیە توانن تیا بکەن. بۆیە ئێمە پیرۆزبایی لە هونەرمەندانەکەین تەمە ناکەین چۆن لە ڕابردووە لە هەموو بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکان هونەرمەندانی میلی ڕۆڵی گەورەیان هەبوو ئەم ڕۆژ لە دوای ڕادەستکردنی خانووەکە بە شێوەیەکی فەرمی بتوانن ئێرە بکەنە ماڵێک بۆ کۆکردنەوەی سەرجەم هونەرمەندان و بتوانن لێرەوە کار و چالاکیەکانیان بۆ ئێستا و داهاتوو پێشکەش بە شاری سلێمانی بکەن و جێگەی خۆیەتی کە ڕۆڵی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ لەبیر نەکەین کە هەستا بە نۆژەنکردنەوەی ئەم خانووە و دروستکردنی ئەم ماڵە خنجیلانەیە بۆ هونەرمەندان و ێوەش زۆر بەخێر بن. بەخێر بێن ئەم کاتتان باش. ئەمە خانوویەکی کللتوریە کە بە ناوی ئەحەی کوڕنەوانێ دروست کراوەتەوە تازە کراوەتەوە لە سەردەسی دکتۆر تاها ڕەسوڵ. ئەم شوێنە جوانەی کردوتەوە بۆ ئەوەی بۆنە و خۆشیەکانی سلێمانی و ئەوانەی کە زیاتر بەندە بە کللتوری سلێمانیەوانێ لێرە خەڵک ئازاد دەبێت لێرە ئەم کللتور و مۆسیقا و بەرامجانەی خۆیان لێرە پێشکەشی هەموو ئەم خەڵکی شاری سلێمانی بکە. ئەمە شوێنێکی زۆر جوانە چۆن بۆ کاک شێرکۆ بێ کەس کراوەتەوانێ هەروەها مەڵبەندێکی ڕۆشنبیریە. ئەمەش ئەینەن شێت ئەمە ماڵی ئەحەی کوڕنووە زۆر شتێکی جوانە زۆر شتێکی کللتوریە
ئێمە وەکو هونەرمەندان فەخری پێواکەین چکە ئەمە زیاتر بۆ هونەرمەندانە هونەرمەندان ئەتوانن هەرچی کار و چالاشێکیان هەبێ لێرە پێشکەشی کەن بە خەڵکی شاری سلێمانی. دەست خۆش بێ و سوپاس بۆ تۆ بەڵام ناکرێت بەڕێزت لێرە ئامادەی و هەبێت و بۆ بینین و شتێکیشمان پێشکەش نەکەی گەر شتێکیشمان پێشکەشی سوپاس دەکەین. من ئەمڕۆ بەڕاستی دڵخۆشم کە لە شاری سلێمانیا سێ هونەرمەندی شاری سلێمانیان دەستنیشان کردو یەکێک لەوانە کاک مەحموم حەمەیە دوای ئەوە کاک کەروانی نەیە منیش هەروەها وەکو بەندەیەک لێرە حازرم و لەوانەیە دوو گۆرانیم هەبێ جا من گۆرانیەک پێشکەش ئێوە ئەەکەم بە یادی ماڵی ئەکەوتە ڕێ هەوری پەڵەی پارا و تێر بە فرمێسکی بای بە پەلەی لای گەرمە سێر سنگتەر بوو تەکان نەربوو وەکو لاوێ لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێماوێ تیژ فرێ و ڕۆم بە پەرۆش بوو بۆ سەرچیا بۆ سەرپوشی زەرد هەڵگەڕاو جاران گیا جارانی سەوس سەرڕازاوام بە مرواری بە شەونمی بەهاری لای کوردەواری. ئەوەش لەبەر خاتی جەنابتان حەزم کرد دڵتان نەشکێنم ئەمە گۆرانیشی هونەرمەندی گەورەی شاری سلێمانی کاک حەمە ساڵح لیلانە. هر وقت مومی کافوریه لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان ئەوەی کە بە ئاگا بێ لە شای سلێمانی پایتەختی ڕۆشنبیری زیاتر لە 30 ساڵە کار و چالاکی خۆبەخشەکانمان لەسەر شەقامەکان فستیڤالەکانی وەکو نەورۆز و شەی بەرات و بۆنە تایبەتەکان بۆنە نیشتیمانەکان بۆنە نەتەوایەتەکان یادی هەڵەبجا چەندین بۆنە یادی تریادی هونەرمەندان ئێمە بەردەوام یا لە چاخانەکان یا لەسەر شەقامەکانی لە باخی گشتی چالاکیمانە کرد بۆ مەبەستە ڕوومان کردە سەرۆکاتی شارانی ئەم خانووە ڕووخاوی کە لێرا بوو لە سنتەری شارە لە دیێرینترین گەڕێکی شاری سلێمانی داوامان لێکردم خانومان بنێ بۆ کار و چالاکیەکانمان بە تایبەتی لەبەر خاتی ئەم ساحەی کەیبن گەورەیە ئەمە کەلاوەکی ڕووخاو بوو کە پڕ بوو لە خۆڵ و خاشاک و زڤڵخانەی ئەم ناو بازاڕە دوجار بە هەوڵ و بە دیزایانی خۆمان توانیمان ئەم شانۆیە کە بێ بە شانۆیەکی زیینوشکەوی کە مێژوو سلێمانی شارەزا بە پێشتر شانۆ هەبوو لە گەڕەکانە لە شەقامەکانە ئیتر ئێمە بۆ هەمیشە ئەمە ئەبێ بە شوێنی کار و چالاشی خۆبەخشەکانمان بۆ شانۆ بۆ گۆرانی بۆ شێوەکاری بۆ نمایش بۆ کاری دەستڕەنجینی بۆ گۆرانی مۆسیقا و بۆ نەوێدەکانمان. نەوەی ئەم شوێنە زۆر گرنگێکی خۆی هەیە بۆ هونەرمەندانی میلی بەڕاستی هونەرمەندانی میلی هیچ شوێنێکیان ئیلا ئێرە نەبێ ئێرەش بە هەچی چۆنێ بێ ئەوە دەستێکمان پێیان ناو خزمەتێکمان کردو و بۆ بە شوێنێکی کللتوری شاری سلێمانی بۆ هونەرمەندان زۆر دەورێکی باشی هەیە چونکەم هەر بەرنامەیە هەچ پرۆگرامێکمان هەبێ یین لێرە جێبەجێیەکەین و پێشکەشی خەڵکیەکەین بەڵام لەو پێش هیچ دەرامەتێکی وەهامان نەبوو کە بڵێن بەرنامە ئەکەین و ئەمانە لەبەرەوەی هیچ شوێنێکی ئەمان نەبوو کە تیادا بنیشن و یا هەڵسوکەوت بکەین و فەنی تیا بکەین بەڵام ئەمە زۆر زۆر ئیشێکی باشمان کردو و سوپاسی ئەوانەی شەکەین کە یارمەتیان ناوین زۆر سوپاس بۆ ئێوەش کە ئەزێتان جێ